دانانی کاریکاتێرێک لە پەرتووکی خوێندنگاکانی ئەڵمانیا دەبێتە هۆی دروستبوونی ناکۆکی سیاسی لە نێوان وڵاتی تورکیا و ئەڵمانیادا. کاریکاتێرەکە لە ژێر ناونیشانی تورکەکان لە ئەڵمانیا چیرۆکێک بۆ سەرکەوتن دروست کراوە کە بریتیە لە وێنەی سەگێک کە لە نێو کۆڵانێکدایە و ناوی ئەردۆغانی لێنراوە و ئەمەش کێشەی سیاسی خستە نێوان بەرلین و ئەنقەرە. بەتایبەت کاتێک ناوچەی بادن-فۆرتنبێرگی ئەڵمانیا دووبارە ئەو کاریکاتێرەی خستە ناو پرۆگرامەکانی خوێندن. بۆی کاریکاتێرەکەشەوە تورکیا باڵۆزی ئەڵمانیای لە ئەنقەرە بانگهێشت کرد ئەو کارەشی بە سوکایەتی دژی وڵاتی تورکیا لە قەڵەمدا. بەڵام بەرپرسانی ناوچەی بادن-فۆرتنبێرگی ئەڵمانیا تۆمەتەکانیان ڕەت کردەوە و دروستکردنی ئەو کاریکاتێرەیان وەک کارێکی گاڵتە ئامێز و دوور لە مەبەستی سیاسی وەسف کرد. پۆلیسی بەریتانی تاوانبارێکیان لە میوانخانەیەکی باشووری وێڵس کوشت کە گۆشتی مرۆڤی دەخوارد. مارتۆ ویلیامزی تەمەن 34 ساڵ ئەو تاوانبارە بوو کە لە کاتی خواردنی چاو سەری مرۆڤێکی قوربانی بەردەستیدا. پۆلیسی بەریتانی لە ژوورەکەی خۆی لە میوانخانەیەکی باشووری وێڵس هەڵیان کوتایە سەری و بە دەمانچەیەکی کارەبایی هێزەکانی پۆلیس کوژرا. ستافی ئەو میوانخانەی تاوانبارەکەی لێبوو هەستیان بە هەڵسوکەوتی نامۆی ماتیۆ ویلیامز کردبوو کە ژنێکی تەمەن 22 ساڵی بردووە ژوورەکەی خۆی. دواتر پۆلیسی لێ ئاگادار دەکەنەوە و ماتیۆ ویلیامزی تاوانباریش 2 هەفتە پێش ئەنجامدانی ئەم تاوانەی لە زیندان دەرچوو بوو کە بە تۆمەتی دەستدرێژیکردن بۆ سەر هاوڕێیەکی 5 ساڵ و نیو زیندانی کرابوو. لەم گەشتەی هەواڵدا هەر خواردنی گۆشتی مرۆڤمان نییە بەڵکو هەر چۆن وەک لای خۆمان هاوڵاتیان بە درەنگانی شەو یان بەرەبەیان دەچن بۆ خواردنی سەروپێ و کەڵەشێر و جگەر و کێشکەی کورا و قەتێ کە ئێستا کاتێتی. لە تورکیاش هاوڵاتیانی ئەو وڵاتە و بەتایبەت لە شاری بتلیس بانیان زوو دەچن بۆ خواردنێکی بەتام کە وەک سەروپەی خۆمان ئەگەر زوو نەچیت نامێنێت. ئەویش سوپی نافشورە و یەکێکە لە شۆربا بەتامەکانی تورکیا. هاوڵاتیان لە هەرێمی کوردستان بانیان زوو دەچن بۆ خواردنی سەروپێ و جگەر و کێشکەی کوڵاو و قەتی و کەڵەشێر. بەڵام لە تورکیا هاوڵاتیانی ئەو وڵاتە دەچن بۆ خواردنی شۆربایەکی تایبەت کە ناوی سوپی ئافشۆرە. نایف ئۆزئەلۆپ چێژلێنەر و وەستای دروستکردنی ئەو سوپەیە. ئاماژە بۆ دەکات کە لە درەنگانی شەودا دەست دەکرێت بە ئامادەکردنی ئەو سوپە و ماوەی 4 سەعات دەخایەنێت. دانیشانی بەدلی ساعت 5 بەرەبەیان لە خەو هەڵدەستن و بۆ خواردنی ئەو سوپە ڕووی چێشتخانەکە دەکەن. ژماری خوازاریانی ئەو سوپە زۆرە بۆیە لە ماوەی 4 سەعات داوای زوو نێت بەشی نامێنێت. ئەم سوپە تایبەتە و ناوی سوپی ئەفشۆرە و تایبەتە بە شاری بەتلیس. نایف ئۆزئەلۆپی چێژلێنەر سەبارە بە پێکهاتەی سوپەکەی دەڵێت. سوپەکە لە چاودێری کەبابی بوریان دروست دەکرێت و سەعات 1 نیوی شەو ئامادەکاری بۆ لێنانی دەکرێت. ئۆزئەلۆپ لە چۆنێتی دروستکردنی سوپەکەی دەڵێت. لە سوپەکەتا گوشتی بیئێسک و چۆرەی کەبابی بوریان و بیبەر و فاسۆلەی تازە و باینجان و تۆزی بیبەر بەکاردەهێنرێت. سەرەتا گۆشتەکە لە نێو مەنجەڵێکدا بەخێوە دەکرێت و دواتر گۆشتەکە لە ئێسکەکە جیا دەکرێتەوە و لەناو ئاودا دەکوڵێنرێت. دواتر چۆرەی کەبابی بوریان دەکرێتە نێو ئاو گۆشتە کوڵاوەکەوە. دوای ماوەیەک لە کوڵانی ئیتر بۆ خواردن ئامادە دەکرێت. مشتەریەکانیش دەتوانن لەگەڵ سوپەکە ئەو سۆزانە بخۆن کە لەگەڵاندا ئامادەکراون. ئۆزئەلۆپ ئاماژە بۆش دەکات کە سوپەکە تام و چێژێکی زۆر خۆشی هەیە. هاوکات تایبەتمەندی تێرکردنی هەیە و مشتەریەکانمان ناتوانن وازی لێبێنن. ئەوەی جارێک دەیخوات دەیەوێت دووباری بکاتەوە. ئێمەش بەردەوامی لە خزمەتکردنی ئەو کلتورە. هەواڵەکانتان پێشکەش کرا هەر شان.